گلەیمان هەیە لە وریا زوو جێی هێشتین خەمی دنیای خستە سەر دڵمان. ئێمە لەگەڵ وریا زۆر دڵخۆش بووین، بەڵام بەڕاستی دڵخۆشیەکەی هەمووی کۆتاییەکەی کرد بە خەم لێمان. خۆی گەورە لە بەهەشتا بیحەسێنێتەوە ئینشاءالله. خۆی گەورە کارە باشەکانی بە دوایە چوونە باشەکانی بکاتە مایی دێخۆشبوونی و ئینشاءالله لە بەهەشتی بەرینە دەرخوا ڕەحم و لوتفمان پێ بکا بە یەک شادبینە. باوەڕکە هەموو ژیانمان یادگاریە پێکەوە. ئێمە بەدەر لەوەی کە کاگوریا لە کەناڵێکی ئاسمانایشی کردو، ئێمە پێکەوە کەناڵێکی لۆکاڵیمان بەڕێوە بردووە، کەناڵێک پڕ لە قسەی خۆش، پڕ لە جوانی، پڕ لە یادگاری، نازانم چی بگێڕمەوە بۆتە. ئەوەندە ئەزانم هەرچی ڕۆمەوە بۆ تەلەڤیزیۆن پێشەوەی دەست بە ئەو کارە ڕۆتینیانە بکەم کە بە ڕۆژانە بیکەین ژینەوە ویلایەکی باشەکەم ئەنجا دەست بکەم. بەخوا پاش ئەو پرسەیە لێرە هەساوم پێشەوەی بڕۆم بۆ هیچ کوێیەکەم جا ڕۆشتومەتەوە تەلەڤیزیۆن لەوێ هەتا توانیومە گریاوم بۆ ئەوەی هیچ نادەرونی خۆم تۆزە گاران بکەمە. خی گەورە لەو خۆش بێت و عاقبەتی ئەمەش خێر بکات.